گفتوگۆکانی ئێران و ئەمریکا لە عومان ڕوبەڕووبوونەوە لە مەیدانی دیپلۆماسیدا. ئەمڕۆ شەممە 23 خاکەلێوە شاری مەسقەت پایتەختی عومان میوانداری گفتوگۆیەکی هەستیاری نێوان نوێنەرانی کۆماری ئیسلامی ئێران و دەوڵەتی ئەمریکا دەکات. ئەم گفتوگۆیانە کە بەدەست پێشخەری حکوومەتی عومان ئەنجامەدرێت لە کاتێکدا بەڕێوە دەچێت کە سێپەری گرژی و هەڕەشەی سەربازی بەسەر ناوچەکەدا زاڵ بووە. لەم نێوانەدا بەوتەی سەرچاوەکان عەباسی عێراقچی وەک نوێنەری ئێران و خاوەن بڕیاری تەواو لەلایەن خامنەییەوە و ستیڤ ڤیتکاف ڕاوێژکاری ترامپ لە بەشی کاروباری ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەک نوێنەری ئەمریکا بەشداری ئەم گفتوگۆیانە دەکەن. لە کاتێکدا گرژیەکان بەردەوامن، دەوڵەتی ئەمریکا بازنەی سزا ئابووریەکانی بەرامبەر بە ئێران بەرتەسکرد کردووەتەوە. بوونی سەربازی خۆی لە ناوچەکە بەهێزتر کردووە و بەردەوامە لە هەوڵەکانی بۆ پەراوێزخستنی هەرچی زیاتری کۆماری ئیسلامی. ئامانجی سەرەکی ئەمریکا لە زیادکردنی ئەم گوشارانە بریتی بووە لە هێنانی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سەرمێزی گفتوگۆی ڕاستەوخۆ و ئەم ئامانجەی تا ئێرە بەدەست هێناوە. کۆماری ئیسلامی سەبارەت بە کارنامەی دانیشتنەکە ئیدعای ئەوە دەکات کە گفتوگۆکە تەنها لەسەر پرۆژەی ئەتۆمی ئێرانە، بەڵام سەرچاوە ئەمریکاییەکان باسی کۆمەڵێک بابەتی جۆراوجۆر دەکەن، لەوانە هەڵوەشانەوەی سپای قودس، لە ناوبردنی موشەکە بالستیکەکان و قەدەغەکردنی بەرهەمهێنانیان، گواستنەوەی ئۆرانیۆمی پیتێنراو بۆ وڵاتێکی سێهەم، لە ناوبردنی سەرجەم سیستەمەکانی پیتاندن بە ڕێژەی بەرز و هەروەها پەسەندکردنی سیستەمێکی کارامەی چاودێری بۆ جێبەجێکردنی ڕێکەوتنەکان. واقعیت ئەوەیە کە لەلایەکەوە کۆماری ئیسلامی هیچ بژاردەیەکی تری نییە جگە لە قبولکردنی داواکاریەکانی ترامپ و لەلایەکی تریشەوە ئەمریکا نایەوێت بچێتە ناو پرۆسەیەکی درێژخایەنی گفتوگۆ بۆ گەیشتن بە ئامانج، بەڵکو دەیەوێت لە گفتوگۆیەکی خێرا و ڕووندا داواکاریەکانی دەستەبەر بکات. ترامپ کە لە پرۆژەکانی تردا لەوانە شەڕی باجەکان سەرکەوتنێکی ئەوتۆی بەدەست نەهێناوە، لەم گفتوگۆیانەدا پێویستی زۆری بە سەرکەوتن لە بواری ناکۆکیەکانی لەگەڵ کۆماری ئیسلامی هەیە. بە چۆکداهێنانی کۆماری ئیسلامی یارمەتی بە هێزترکردنی پێگەی ئەمریکا ئەدات لەسەر جەم ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. ترامپ بۆ نیشاندانی هێزی خۆی لە ئاستێکی جیهانیدا پێویستی بەوە هەیە کە بە هەر شێوەیەک بێت لە ڕێگای گفتوگۆ یان گوشاری سەربازیەوە کۆماری ئیسلامی ناچار بکات داواکاریەکانی قبول بکات. کۆماری ئیسلامی لەم بارودۆخەدا کە بازنەی سزاکان بەرتەسکتر بوونەتەوە و هەڕەشەکانی ئەمریکا بەردەوامە، چوونە ناو هەر چەشنە گفتوگۆیەک بەسەر شۆڕیەک بۆ خۆی دەزانێت، بەڵام ناچار بووە قبولی بکات. ئامانجی تاکتیکی کۆماری ئیسلامی لە قبولکردنی گفتوگۆی ڕاستەوخۆ بریتیە لە ئامادەکردنی زەمینەی سازشێکی ئابرومەندانە. هەروەها ئامانجی استراتیژیکی کۆماری ئیسلامی لەم گفتوگۆیانەدا بریتیە لە گەرەنتیکردنی مانەوەی دەسەڵاتەکەی. دەیەوێت ئەو گەرەنتیە لە دەوڵەتی ئەمریکا وەربگرێت کە هیچ پلانێکیان نییە بۆ ڕووخانی ڕژیم. ئامانجی استراتیژی ئەمریکاش ڕووخاندنی ڕژیمی ئیسلامی نییە، بەڵکو گۆڕینی ڕەفتاری ئەو ڕژیمەیە. حکوومەتی ئەمریکا نایەوێت داهاتووی ئێران کە لە بەردەم ئەگەری سەرهەڵدانی شۆڕشێکی جەماوەریدایە بە چارەنووسێکی نادیار بسپێرێت. دەوڵەتی ئەمریکا ئەیەوێت کۆماری ئیسلامی بە شێوەیەک دەستەمۆ بکات کە هیچ مەترسیەکی بۆ سەر بەرژەوەندیەکانی ئەمریکا و هاوپەیمانەکانی لە ناوچەکە نەبێت. لەم ڕووەوە هەردوو لای کێشەکە لە سەرمانەوەی ڕژیمی کۆماری ئیسلامی هاوڕان. ئەوەی جیاوازی لەسرە بریتیە لەو بەهایەی کە کۆماری ئیسلامی دەبێت لە پێناوی دڵنیایی مانەوەیدا بیدات، بەهایەک کە دەبێت لە گفتوگۆکانی ئێستادا دیاری بکرێت. سەرەڕای ئەوەی کە نە دەوڵەتی ئەمریکا و نە کۆماری ئیسلامی هیچ کامیان پلانی چوونە ناو شەڕێکی بەتەوامانایان نییە، بەڵام لەم بارودۆخە هەستیار و ئاڵۆزەدا پێوانەکردنی ئاستی خۆراگری هەرلایەک لە لای لایەنەکەی دیکەوە کارێکی ئاسان نییە. داماوی ئابووریەکانی کۆماری ئیسلامی ڕێگە خۆشکەرە بۆ سەرکێشیە سەربازیەکان، هەر بۆیە چ لە ئەنجامی ئەم سەرکێشیانە یان پەرەسەندنی گوشارەکانی ئەمریکا یان بەهۆی لێکدانەوەیەکی هەڵا کردەیەکی سەربازی یان پێکدادانێکی چاوەڕوان نەکراو دەتوانێت ئاکامی کارەساتباری لێ بکەوێتەوە. بەڵام ئالنگاری سەرەکی بەردەم کۆماری ئیسلامی بریتیە لە قەیرانی ناوخۆیی و ناڕەزایەتی گشتی. سەرنجام داهاتووی سیاسی ئێران بە ئاراستەی بەرژەوەندی کرێکاران و کۆمەڵانی خەڵکی چەوساوە و ستەملێکراو نەک لە گفتوگۆ دیپلۆماسیەکانی ئێران و ئەمریکا، بەڵکو لە مەیدانی خەباتی کۆمەڵایەتی و سیاسیدا دیاریەکرێت. ویست و ئیرادەی زۆرینەی خەڵکی ئێران ڕێگەی داهاتوو دیاریەکات.
داهاتووی ئێران نەک لەلایەن دیپلۆماتەکانەوە بەڵکو بەویست و ئیرادەی بە کۆمەڵی ئەو جەماوەرە دیاریەکرێت کە چیتر نایانەوێت ببنە قوربانی سیاسەتە شکست خواردوەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی. بێگومان ڕوبەڕووبوونەوەی سەربازی ڕژیمی ئیسلامی لەگەڵ دەوڵەتی ئامریکا و هاوپەیمانەکەی واتە ئیسرائیل بە تەواوی بە زیانی بەرژەوەندیەکانی کرێکاران و کۆمەڵانی خەڵکی ئێران و ناوچەکەیە. هەروەک بەرتەسکتربوونی بازنەی گەمارە و ئابوووریەکان ژیان و بارودۆخی کارکردنی کرێکاران و زۆرینەی خەڵکی ئێرانی دژوارتر کردووە، بەردەوامی بارودۆخی شەڕیش لە خزمەت ئەمنیەتیکردنی هەرچی زیاتری کەشی کۆمەلگە و پەرەسەندنی سەرکوتدایە و بەر بە خێرایی ڕەوتی بەردەوامبوون و گەشەسەندنی ناڕەزایەتیە کرێکاری و جەماوەریەکانیش دەگرێت. لە ئاوا بارودۆخێکدا نابێت ئیزن بدرێت هیچ بەشێکی کۆمەلگا بکەوێتە دوای پرۆپاگەندەی کۆنەپەرستانە و ناسیۆنالیستی بەرگری لە وەتەنی ڕژیمی ئیسلامیەوە. نابێت ڕێگە بدرێت هیچ بەشێکی خەڵک لەژێر کاریگەری دژایەتی لەگەڵ ڕژیمی ئیسلامی یان بێ هیوابوون لە بەرەو پێشچوونی ڕەوتی خەبات بۆ ڕووخاندنی ئەم ڕژیمە هیوا بە دەستێوەردانی ئەمپەریالیستی ئەمریکا یان ئۆپۆزیسیۆنە لایەنگرەکانی ببەستن. چینی کرێکار و کۆمەڵانی خەڵکی ستەمدیتووی ئێران ئەبێت بزانن کە بۆ کۆتایی هێنان بە لێکەوتە وێرانکەرەکانی ئەم کێشمەکێشانە هیچ ڕێگایەکی تر نییە جگە لە پەرەسەندنی خەبات بۆ ڕووخاندنی شۆڕژگێڕانەی ڕژیمی ئیسلامی و ئاشکراکردن و لە قاودانی ناوەرۆکی ڕاستەقینەی سیاسەتەکانی دەوڵەتی ئامریکا و ئەو بەشە لە ئۆپۆزیسیۆنی بۆرژوازی کە هیوایان بەستووە بە دەستێوەردانی ئامریکا.